سەرۆکی یانەی ڕەواندز و دوو کەس لە ستافی یانەی وەرزشی ڕەواندوز دەستیان لە کار کێشایەوە. ئەوان هۆکاری دەست لە کار کێشانەوەیان دەگەڕێنەوە بۆ هاوکاری نەکردنی یانەکەیان لەلایەن حکوومەتەوە و دەڵێن 3 ساڵە هیچ هاوکاریەکیان نەکراوە. تاکە نادینە کە 3 ساڵ دەبیتن 1 دینارمان لە حکوومەتی هەرێم وەرنەگرت 1 دینار. نادیەکان دیکەش پارێکی زۆر باشەوە جگە لەوەی ئەمن بەس ئەو ساڵ 2 جارە ڕەزامەندی وەزیری وەرزش و لاوانە وەرگرتە کە یاریگاکە ڕادەستی یانە وەرزشی بکردن کە بیتە سەرچاوێکی داهات بوو یانەکەمان ڕادەستە نەکردە بەپێی بڕیارەکی فەرمانی وزارەتی وەرزش و لاوان یاریگا گەورەکان ڕادەستی یانەکان کرا لە ئاستی کوردستانیش هەموو جێگرا دەستیان کرا تاکە شار کە تا ئەو دقی یاریگاکەی ڕادەست نەکراویتن یانەی وەرزشی ڕەواندز بووە. ئەوە من هەستم پێ کرد کە ممکنە بەشێک لەوەی تەمەن بە تاکید ئیدارەی ڕەواندز لێ گوناحبارە لەوەی کە دیاریگا تەسمیمکە چکەم بەس ئەو 100 جارە موافقە وەزارەتینا وەزیر شەخسی موافقەی کردە بەرەم ئیدارەی ڕەواندز تا ئەو دقی یاریگاکە تەسلیم نەکرد. ئەمن یەک بەخۆ دەست لە کارە چێشمەوە تەکلیفیشم لە برادران کردیا کە ئەوانیش دەست لە کار بچێشنەوە بۆی مەجموعە گەنجێکی دیکە دیارە لە ئێستادا چەند گەنجێکی درسۆز ئامادەجیان تێدا کە بتوانن ئەو ڕێڕەوەی درێژەی پێ بدەن و بتوانن خواستی گەنجەکان بەجێ بگەینن. دیارە یانەی وەرزشی ڕەواندز بە دۆخێکی با بڵێن قەیراناوی سەختدا تێتە بەڕێ بۆیە ئەمڕۆ سەرۆک و جێگری سەرۆک و بە شێکلە ئەندامانی دەستەی کارژێڕین یانەی وەرزشی ڕەواندز بڕیاری دەست لە کار کێشانەوەی خوان پێشکەش کرد بەر ئەمە لە کاتێکدا دێت کە لە چەند ڕۆژی داهاتوو هەڵبژاردننی یانە وەرزشەکان دەست پێم وایە 2 یانەش هەڵبژاردنیان ئەنجام داوە. هەڵبەتە بەشێک لەو هۆکارانە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەمساڵ تیپی تۆپی پێ یانەی وەرزشی ڕەواندز بەشداریەکی کارای هەبوو لە خولی یانە پلەدوەکانی کوردستان توانی تاقۆناغێکی زۆر باش بڕوا. یانەی وەرزشی ڕەواندوز لە ئێستا لە خولی پلەدوەکانی کوردستان یاری دەکات و وەرزی ڕابردوو بە تەواوی هەوڵەکان و هێنانی چەند یاریزانی بەتوانا بۆ ڕیزی یانەکە بە مەبەستی گەیشتن بە خولی پلەیەکەکان نزیک بوو لەوەی بگاتە چوارگۆشەی زێڕین. بەڵام لە چوارگۆشەی زێڕین لەگەڵ یانەی ڕانیا تووشی شکست هاتوو لە ڕیزی یانەی پلەدوەکان مایەوە. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندوز.